من لە یەکێکتر لە ژوورەکانی ئاوای کورساتام لێرە دوو خاتوونی دەستڕەنگین لێرەن کاڵاکانیان بابەتە دەستڕەنگینەکانی خۆیان لێرە نمایش کردووە بۆیە با لەگەڵ خۆیانە قسە بکەم و ئێمە و ئێوەش پێکەوە کارە جوانەکانیان بینی سەرەتا بەمەلایم خاتونە خاتونگیان سڵاو لەبێ ئەم کاتە و باش بێت سەری ساڵیش لێ پیرۆز لە تۆش پیرۆز بێلام و کەناڵی کورسات و خەڵکی کوردستان پیرۆز بێت باس ساڵی 2022 بەگشتی وە تۆ چۆن بوو؟ ساڵێکی باش بوو بۆ من بۆ ئیشەکەمەوە زۆر کەسی باشم ناسی و ئینشەڵڵا 2023 زۆر باشترە بێت تۆ یەکەم جارت نییە بەشداری بکەی لە بەرنامە جیاوازەکانی کەناڵی کورساتە ئەو بەرنامانی کە بەشداری تیا کردووە تا چەند هەستت بەوە کردووە کە تۆ سوودێکی باشت لێ بینیوە تا چەند بۆتەوە کارێک بۆ ناساندنی ئەم کاڵا و ئەم بابەتە جوانانەی تۆ زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بەردەوام پشگیری کارەکانی منیان کردو زۆر خاڵک بەهۆی ئەوە ئیشەکانی منیان بینەوە زۆریان بەدڵ بە زۆر باشە تۆ بەتەنها کاری دروستکردنی ئەکسسواراتەکەی ئەکسسوارات و تابلۆ خۆم پەیمانگام تەواو کردووە تابلۆ دروستەکەم و لەگەڵ ئەکسسواراتی خانمان و پیاوان باشە زیاتر حەزەکەی بۆ منە گرنگی بە دروستکردنی تابلۆ ئەو بابەتانە بەیان لە ئەم بوارە ئەکسسواراتانەیە زیاتر گرنگی پێبێ با بەهرەکە بەتاکیید تابلۆکان زۆر تایبەتە یەکەم پیشەی خۆمە و لەگەڵ ئەکسسوارەتەکان زۆر باشە وتت بۆ پیاوانیش دروستەکەی چی تایبەتە بە پیاوان هەمیشە زۆر کات هاوکارانم گلەی ئەوە کەناڵن ئەو خاتونە دەستڕەنگینانی کێنە پرۆگرامەکەەوە بەشتیان بۆ خانمان ئامادە کردووە شتەکانی من بۆ هەمویانە بۆ پیاوان و بۆ ئافرەتان بۆ کچان تەزبیحم هەیە گوڵایخەی کوڕانم هەیە لەگەڵ دەستبەندەکان بەڵێ ئەمانە دەستبەندەکانن هەمووی بەردە قەزوانەکان زۆر هینی لەسرە داواکاری لەسرە قەزوانەکان و بەردەکان گوڵێخە ئەمەیە خۆم بەکارمێناوە لەگەڵ ئەو دوو بەشایانە بەڵێ زۆر باشە دەستت خۆش بێ بۆچی ویستوتە بۆ منە قەزوان بەکاربێنی لەم کارانەتە پارچە کوردەواریەکانم بەکارهێناوە بە شێوەیەکی مۆدێرن تێکەڵیانەکەمەوە بۆ جلوبەرگی دەرەوە بەکارێنە باشە دەستت خۆش بێ سپاس بۆ تۆ ماندوو نەبی بە هیوای بەردەوامیت ومێدەکەین لە داهاتووە ئەم کارە جوانانت بکەیت بە براندێکی تایبەتی خۆتت کارەکەت گەورەتر بکەی با بێمەلای خاتوونێکی تر ئەویش بە کۆمەڵێک کاری زۆر جوان و تایبەت بەشداری کردووە خاتونگیان سڵاو لێ بێ و ساڵی نوێت لێ پیرۆز سڵاو لە تۆش ئەزیزم ساڵی نوێ لە هەمووتان پیرۆز بێت سپاس بۆ تۆ پێم وە بە تۆ یەکەم جارە بەشداری بکەی لە پرۆگرامەکانی کورسات بەڵێگا من وەکو براندی فەقیانە ئەم ساڵ براندەکەمان دامەزراندووە بە شێوەیەکی فەرمی و یەکەم جاریشمە بەشداریەکەم لە بەرنامەکەتان زۆر بەخێر بەی سەر چاوان پێم بڵێ تا چەند هەز بەواکی لە کاتێکا کە تۆ بەشداری پرۆگرامێکی لە یەکێک لە شاشەکان و بە تایبەتریش لە شاشە ڕەنگینەکەی کورسات هەز بەواکی کە تۆ سوودێکی باش وەرەگری لەو دەرکەوتنت بەڵێ بەڕاستی کارێکی باشە ینی دەرکەوتن لەم جۆرە بەرنامانەیە چکە گەلی کورد بە تایبەتیش کەناڵی کورسات زۆر بینێری باشی هەیە و کارەکانی ئێمەش چکە کوردەواریە خەڵک زۆر ئەیبینێت و ئیسفادێکی باشی لێگەن کارەکانت زۆر تایبەتن زۆر جوانن ئینجامەیە کە مەقسە لەسەر کارەکانی ئەم خاتونە بکەم ئەمە وەکو جانتایەکە بۆ جلی کوردی وایە باشە خانمان تا چەند خواستیان لەسەر ئەم کارانە هەیە خاتون ئەم ساڵ بە تایبەتی خواستێکی زۆر لەسەر بابەتەکان هەیە بە تایبەت جانتاکانمان چکە هەمووی دیزاینی خۆمانە و هەمووی مۆرکێکی کوردەواری پێوەیە لەگەڵ ئەوەشە لەگەڵ هەموو جلێکی کوردیا بەکارێنەرێت چکە زۆر ڕەنگە و ڕەنگە بۆ خانمان زۆر جوانە دەستت خۆش بێت خانمان بگومان کە جلی کوردیە پۆشتنیتر حەز بەواکەن هەموو ئەو بابەتانی کە پێیانە زۆر ڕەنگە و ڕەنگ و کوردەواریان و جوان بێ تا چەند لە کاتێکا کە تۆ ئەم کارانە دروستەکەی گرنگی بەوای کە مۆرکی کوردەواریش پارێزی لە کارەکانتە من وەک خۆم بە تایبەتی گرنگی ماوە بە بابەتە کوردەواریەکان بە تایبەت ئەم بابەتانە ئەمە حتەوەکی پێ ئەوترێ لە کۆنا ئەمە بەکارهێنرا بۆ سەر بێشکی مناڵ و بۆ وەکو بڵین چاوەزار و ئەوان ئەکرا بە مناڵەوە بەڵام من هەستام ئەمەم تازە کردوێتەوە حەز ناکەم ئەو مۆرکە کوردیانەون ببێت دیزاینێکی تازەمان بۆ کردووە بە چەند ڕەنگی جیاواز خانمان ئەتوانن بەکاری بێنن وەکو ئەم بابەتانی خۆم وەکو پشتێن وەکو ملوانکە وەکو دەرزیەخە ئەتوانن بەکاری بێنن دەستەکانە خۆش بێ بگومان هەر لەوە گوڵی خەشە دروست کردووە باشە زۆرتر خانمان حەز بە چیەکەم بۆ نمونە تا چەند گرنگی بەوایەن کە بۆ نمونە
بابەتەکانیان ئەو جلوبەرگی کەی پۆشن تەنسیقێکە بێ لە بینی جلوبەرگەکە و ئەکسسواراتەکانی کە بەکارێنن زیاتر گرنگی بە جانتاکەیان ئێن لەگەڵ ئەم دەرزیە خانە چکە زۆر شتێکی تایبەتەوە لەگەڵ زۆر جلا ئەگونجێت و دەریش ئەکەوێت لەگەڵ ئەوەشا یانەوێت ڕەنگەکانیان ینی تەنسیق بێت بۆی وەکو تاقم دەرکەوێت لەگەڵ جلەکانیانە بڵێ باشە چەند ساڵە تۆ سەرقاڵی ئەم کارانەی تقریبا 2 ساڵ زیاترە بەڵام ئەم ساڵ بە شێوەیەکی فەرمی دەست بڵین براندەکەمان ناساندووە و چەند خانمێک کارمان لەگەڵەکات باشە دەستت خۆش بێ ماندوو نەبی سپاس بۆ تۆ مێدەکەین ساڵی 2023 ساڵێک بێت بۆ باشتر و زیاتر گرنگیدان بە کارەکەت و ناساندنی زیاتری دووبارە سپاس بۆ تۆ تۆ یەکەم جارتە بەشداری بکەی ئینشەڵا یەکەم جار نابێ هەل لەگەڵ ئەوەی کە تۆ پرۆدەکتی تازت بەرەم هێنا کورسات دەرگای واڵایە بۆی کە تۆ دووبارە بیتەوە بۆ لامان دەستت خۆش بێ دووبارە